سڵاو بەڕێز ئەم مەوادانەمەوێ ئەگەر حەزێت نەبێ. زۆر چاکە بەڕێزم لۆکەیشنەکەت بنێرەوە و لەگەڵ ڕقم تەلەفۆنەکەت ئیشەڵا ئاگاتە دەستت. فێنێک جان چۆنی ئەحواڵت کووە؟ سپاس باشی کاکە گیان. ئەو هەمەنامە هاتووە بۆ ئەوەندە بە خاوی جواب دەدەنەوە بەس پێم بڵێن ئەرێ ئێوە خەڵی چتین؟ کاکە گیان فەرمان مۆڵەتی وەرگرت. ئەی هەوار بۆ هێشتت بڕوە خۆت دەزانی ئیشمە ئۆنلاینە مەوادی مە نییە دەبی بە ئۆنلاین بفرۆشرێ. ئێستا یەکسەرێتەوە خەمت نەبێ. باشە تەواو بەڵام ئیتر ئیجازە بێ کەسیکە نەدەی. باشە بەسەر چاو کاکە گیان. بێن خان سوفێری گەڕەت نەورۆز چییە؟ یەک دەقە باسی بکە. بم بگوندی دەتبم دایە حال صالحیان کوشت لۆ کوشتیان لۆ کوشتیان فەقیر بوو نعمەت کوشتی نعمەت کوشتی لۆ کوشتی ئەخە لۆ کوشتی دوای پێ بڕۆ باشە بێدە باشە کاک فەرمان یەک دەقە بێدەنجەکەی. ئەلو فێنێک جان باشی؟ بم بگوندی حال صالحیان کوشت نعمەت کوشتی فێنێک وجود جواب نادێەوە. ئەلو فێنێک پێم بڵێ و دەنگە چییە؟ کاکی گیان ئەوە دایکی کاک فەرمانە. داچی فەرمانیشی چییە لێرە؟ لە ماڵەوە کەس نەبوو ئاگاداری بێت ئیتر هێناوێتی بۆ دایرە لەگەڵ خۆی. فێنێک ئیشی واکوو دەبێ ئەو پیاوە نازانی ئێرە شوێنی ئیشکردنە. فێنێک ئەمن هەتا ئێرەم هاتیە پارەی دوو مانجی بدێ و فەرمان لە کۆمپانیا دەربکە یەک دنیا مەواتمان لە بۆ هاتیە دەبی سەرفی بکەی. باشە کاکە گیان باش. کاک فەرمان یەک دەقە لەگەڵ مایت. نا ئەویش بێنم. بم بگوندی باشە لەگەڵ فەرمو کوڕی گیان. بم بگوندی